ڕاستێکی من لە کۆرسێکی تەواوە وتومەتەوە باشترین ڕێگاکان هەر بە سەریعی ئەبێت تۆ گوێت ڕابێنی لەسەر ئەو شتەی کە فێریەبی. بۆ نمونە تۆ فێرەبی کە وترا با بڵێن کوکی یعنی پسکیت بە ئەمریکی، تۆ یەکەم جارتە ئەزانی کە پێڵێن کوکی لەبەرێکی کوکو دەنگە دەنگێ هەرایە لە خۆ تۆ شتێ بکە هەمەکەن کوکو پسکیت خۆ کوکی بیکە بە دەنگە دەنگ و لەحنی بۆ دروستکە و بیکە بە گۆرانی و ئەمان. بەڵام دوایی ئەبێ بچی گوێ بگری لەو ڤیدیۆیانەی کە بۆ مناڵانە کە ئەم شتانەی تایە بۆی تەمرینکەی بە مێشت کرد کە بیستت بیناسیتەوە ڤیدیۆکە دووبارەکەیتەوە هەتا ئەو قسانەی کە کەم لەم لاوە بەم خەیاڵکردن و دەنگە دەنگ و مۆسیقا و لەحنی بۆ دروستەکەیت و جاری وەکو گۆرانی ئڵێتەوە یا وەکو مۆزیعەکەی خوێنیتەوە یان ئەبێ بە زەوق و شۆق خەریک بی لەم لاوە کە ئەو معلوماتەکان بە تەکنیکەکان یادگە خەزنەکەی ئەبێ لەو لاوە تەمرینکەی بە مێشکت دەنگەکەت بیست بیناسیتەوە. بۆ ئەوەش چیەکەی دەنگەکە خاوەکەیتەوە تا ڕایی کە ئەین بۆ نمونە چیرۆکێکی سادەیە پسکیتی باسی پسکیتی تایە کوکی تۆ دووسێ کەلیمەی تایە لەبەرێ کردووە وەرە ئەم چیرۆکە دوای ئەوەی بەخبینین زانید یعنی چی کەلیمەکانێ لەبەر بوو پاشان وەرە دەنگەکەی لێ بەڵام دەنگەکە خاوکەرەوە بەڵکو بیناسیتەوە بەخاوی لێ دوای تۆزە سەریعتریکە دوای تۆ هەرم چیرۆکە جارێکە گوێ بگرە سەریعیکە هەتا ئاعتیادی دوای ئاعتیادیەکەش هەر بەردەوام لە سەریعکردن هەتا واو لێت زۆر بە سەریعی ژەیبیسی یەکسەر دەنگەکە ناسیتەوە یەکسەر قسەکان تێگەیت. ئەمە باشترین ڕێگا بوو کە پێم وتن ئەمە ئەم سەر و ئەوسەر لەم سەر و چۆن معلوماتەکانی تێگەی لەو سەر و چۆن ڕایەنانەکەی بە مێشکت خێرابی ناسێتەوە. ئەبێ ئەم خۆناغە تێپەڕێنی بە خێرایی کەلیمەیەکی زۆر ڕستەیەکی زۆر فێر ببی دوای ئەوە ئەبێ بیر لەوە بکەیتەوە بڵێ وەڵا با فێر بم قسە بکەم.